ئێمە وەکو ڕێکخراوی یەکێتی ژنانی کوردستان ساڵانە چالاکیمان هەیە بۆ 16 ڕۆژی بەرگاربوونەوەی توندوتیژی خێزانی ئەم ڕۆژ لە شارە جوانەکەی هەڵەبجە سیمینارێکی تایبەتمان هەیە بە تەوعیەکردنی ژنان ئێرە تایبەت بە ئەو یاسایانەی کە دش بە مافەکانیانن یعنی دش بە بەرگاربوونەوەی توندوتیژی ژنانە خۆشبەختانە ئێمە کارمان کردووە و کاری خۆمانمان کردو و جێگەی خۆشی کردووە کە یەکێک لەوانەیە یاسای بەرگاربوونەوەی توندوتیژی خێزانیە کە ئیسە کاری پێکرێت لە دادگاکانە و دادگای تایبەتمەندی هەیە تا ڕادەیەکی پێویستوانیمانە تەوعیە بگەینین بە هەموو ناوچەکان لە ڕێگەی پەرلەمانەوە. بەداخێکی زۆرەوە ڕێژەی هەڵکشانی توندوتیژی لە بەردەوام لە زیادبووندایە ئەگەر بکرێ ئێمە ئامارەکان بە لە ڕێی جیهانەوە وەرگین لە 3 ژنێک توندوتیژی بەرامبەر ئەنجام دەدرێت لە هەموو جیهاندا ئەیش بەداخەوە لە هەڵکشاندایە توندوتیژی لەم منتیقانە بەتایبەتی لە منتیقەی خوارووی هەرێمی کوردستان چونکە منتیقەی متەنازع و ئەم یاسایە نایگرێتەوە بە شێوەیەکی بەردەوام ژن لە هەڵکشاندایە چونکە شێوازی توندوتیژەکان ئێستا گۆڕاون زیاتر شێوازی توندوتیژەکان لە سۆشیال میدیای خۆی ئەبینێتەوە. ئێمە وەکو یەکێتی ژنان ئەمڕۆ لەم چالاکیەمانە مەکتەبی سکرتارێت بەشی یاسا و کۆمەڵایەتی و لقی شارە زوری یەکێتی ژنان چالاکێکمان ئەنجام داوە سیمینارێکمان ئەنجامدا کە تیایدا بابەتی سیمینارەکەمان یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانیە و ئاستەنگەکانی بەردەم جێبەجێ نەکردنی ئەم یاسایە لە هەرێمی کوردستان ئێمە سەرنج و پێشنیاری ئامادەبووان وەرەگرین بۆی بتوانین بە هەموو لایەکمان کار لەسەر یاسایانە بکەین و لە چ بەند و شوێنێکی یاساکە پێویستی بە هەموارکردنەوەیە کاری لەسەر بکرێەوە و ئاسەنگانی کەم یاسایە تا ئێستا نەیتوانیوە ببێتە چارەسەرێک ببێتە هۆکارێک بۆ کەمکردنەوەی توندوتیژی لە هەرێمی کوردستان بۆیە ئێمە پێویستە کار لەسەرەوە بکەین و چەندین چالاکی تریشمان هەیە لە دوایەمان ئەنجامێدەین و لە کۆتایی هەڵمەتی 16 ڕۆژەکە ئامارەکانی توندوتیژی لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی ئاخەینە ڕوو و چارەسەرەکان و ڕاستپاردەکان بۆ ئەخەینە ڕوو بۆی ئێمە بتوانین لە ساڵی ئایندا کارێکمان کرد بێ بتوانین لە سنووری خۆمان ئامارەکانی توندوتیژی ڕوولەکەم بوونەوە بکەن بەداخەوە لەم ڕۆژانەی پێشووکە ئێمە لە کاتی لە هەڵمەتی بەرەنگاربوونەوەی توندوتیژیان حاڵەتەکانی کوشتن زیادی کردووە حاڵەتەکانی خۆکوشتن زیادی کردووە توندوتیژی زیادی کردو بۆ ئێمە پێویستمان بە هەڵمەتێکی وشیاری سەرتاسەری هەیە.